دمای کرۆنایی سڵام فازڵە تایتانی عليك السلام تو كيني جنابه خو گڕۆی سەر و کاریەوە دەسێم کە پێکۆشنی برا ناوەڵا مەشناسو برا چەنی مەشناس تۆ مدرێ ومنتا او نسمرو چڵی تو برا خەجاڵەت توێن بێ ماسکەکەی نەشناسایم تازە عادەتمان کردن برا سڵام نازارە کۆنە سەمرۆ چڵی ئامانە وەی تو کینی چێشڵگەرەکایانە منێنێ ئیسەما چوو شووەکەم بێ پانتۆڵەکە هور کێشە هاتوو مدرێ هانە ئۆ نەسەمرۆچڵی ئەفوە کەرە بێ ماسکەکێ نەشناسان دێ بخواوەشا خوا بڕۆتە وەرە خۆوەڵا نەدەسیم شورتی ئەوانە تەقەلوبەکە و ساڵ وەشتا و حۆتی مات وەستۆی القدوس هینەکێن ڕەسوول ئەڵڵا چێشڵگەرەکە هاتوو مدرێ دەخۆی لەوێمەنا ڕاحڵ بە پیچە مەزاقات و مەجۆ هوریێڵەنی هەبیانیا چەما تف